بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوای گەورەتان لەسەر بێ بەڕێزان و خۆشەویستان خۆشحاڵم لە ئەڵقەی هەژدەهەم لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیر زانە و بیرمەند. مامۆستا گیان زۆر بەخێر بێ خۆشحاڵین کە لە ئەڵقەی هەژدە لە خزمەتت داین. جانت خۆش بێ وێش بەخێر بێت. مامۆستا گیان لە ئەڵقەی ڕابردوو لە بابەتی گشتی لە دینداریدا و لە نێو ئەوەشدا بابەتی ڕازیاییمان باس کرد و جەنابەت تیشکت خستە سەر کە ڕازیایی بە هەردوو باری ئەرێنی و نەرێنیدی هەیە. ئێستا ئەوەی گرینگە باسی ئەوە بکەین چۆن خوڕەوشتی ڕازیایی و ئەدەب الاختلاف جێبەجێ بکەین. بەڵام بەر لەوە مامۆستا گیان من پرسیارم لە بابەتی ڕازیایی ئەوەیە ڕازیایی لە چێ وەربگرین؟ کەسێک هەر کەسێک هات ڕای خۆی دەربڕی وەری بگرین یاخود لە باری ئێستا کە تەکنۆلۆژیا بە شێوەیەک فراوان بۆ هەر کەس کە مۆبایلەکەی دەست دەکاتێ دەبێنێت کۆمەڵێک مامۆستا لەسەر مینبەر و ڕای خۆی فتووە هەر شتێک هەیە دەیڵێ لە چێ وەربگرین ئەم ڕازیاییە؟ الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. کاک محەممەد وەکو باست کرد بەڕاستی وایە لەم ڕۆژگارەدا تەکنۆلۆژیای معلوماتی بە هەموو بەشەکانیەوە دەرگای زۆر ئاوەڵا کردوتەوە بەڕووی زانیاری جۆرا جۆردا بە چاک و خراپیانەوە. ئەوەش دەکەوێتەوە سەر جۆری بەکارهێنەری ئەو کەسە ئەگەر ئایپادە ئەگەر مۆبایلە ئەگەر تەلەڤیزیۆنە ئەگەر هەر شتێکی دیکێ بەکاری دێنێ ئەگەر ئینسانێکی باش بێەوە بە دوایشتی چاکدا بگەڕێ و ئامانجی باشی هەبێت بە تاکید بە دوایشتی باشدا دەگەڕێ ئەگەر نا بە دوایشتی خراپیشدا بگەڕێ هەر هەیە خۆت دەزانی. بۆیە ئەم ڕۆژگارەی ئێستا وریایی و هەستیاری زۆری دەبێت هەر کەسە دەبێت خۆی وریا بێت خۆی وریا بێت. جارێ من لێرەوە ئامۆژگاری هەموو برا خوشکان دەکەم کە بەڕاستی زۆر کەس تووشی ئیدمان بووە وەکو چۆن بۆ تووشی ئیدمان و بەردەوامی لەسەر شەڕاب و جگەرە و نێرگەلە و تریاک و ئەوانە هەیە تووشی ئیدمان بۆ لەسەر بەکارهێنانی مۆبایل و ئایپاد و ئینتەرنێت بە هەموو بەش جۆرەکانیەوە و ئەوەش دەرهاویشتە و کاریگەری خراپی هەیە چونکە وەکو چۆن جۆری خواردن فاست فود خواردنی خێرا کالۆریکی زۆرت دەداتێ و نەشوە و تام و چێژێکی زۆرت دەداتێ بەڵام سوودێکی کەمت پێدەگەیەنێ بەڵکو زیانت لێ دەدا. ئەو زانیاریانش کە لە ڕێی ئینتەرنێتەوە بە خێرایی دێنجا لە ڕێی فەیسبوک تیکتۆک و مەسەلەن بایبەر و ئەوانەوە زانیاری زۆر دەداتێت چڕ خێرا خێرا بەڵام کورت کورت و تەنک و بێقوڵایی. بۆیە من ئامۆژگاری هەم برا خوشتێک دەکەم کە زۆر وریابن بای ئەوەندەی کە پێویستە لەو ئامێرانە بەهرە وەربگرن لە ئینتەرنێت بەهرە وەربگرن و زۆر پێوە مدمین نەبن چونکە لە ڕاستیدا قوڵ بیرکردنەوە لە دەست دەدەن و ئارامی دەروون لە دەست دەدەن و عەقڵی سەلیم لە دەست دەدەن و زانیاری قوڵ و زۆر لە دەست دەدەن دەبێت شتی پچڕ و هەمیشە و بە زۆری دەکەون حاڵەتی هێزان و هەڵچوونی دەرونی ئەو هەواڵەدێ ئەو هەواڵەدێ و هەواڵەدێ ئەو ڕیکلامە ئەو ڕیکلامە وێنەی ناڕێک و ئەوانە ئەوە پێم خۆش ئەو تێبینێ پێشێ بڵێم. ئەمە خەڵک بۆ چێ بگەڕێتەوە بۆ لای چێ بگەڕێتەوە گومانی تێدانیە خوای پەروەردگار دەفەرمێ وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله ذلكم الله ربي عليه توكلت وإليه أنيب. لە هەر شتێکدا کەوتنە ڕازیایی بڕیارەکەی بۆ لای خوایە بۆ لای پەروەردگارمە فحكمه إلى الله بۆ لای خوایە ذلكم الله ربي عليه توكلت وإليه أنيب. ئەوە پەروەردگاری منە پشتم بەو بەستووە و بۆ لای ویش دەگەڕێمەوە لە ناخەوە ئینابە ئەوەی لە ناخەوە بۆ لای خوا بگەڕێەوە کەواتە دەبێ بگەڕێنەوە بۆ خزمەت خوای پەروەردگار کە دەگەڕێنەوە خزمەت خوا سبحانه وتعالى
خوا کتێبێکی بۆ دابەزاندوین فەرمایشتەکەی خۆیەتی و پێغەمبەرێکیشی بۆ نردوین صلی الله عليه وسلم کە ئەو کتێبەی خوای لە دووتوی ڕێبازەکەی خۆیدا بۆ بەرجەستە کردوین وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون ذكر من بۆ لای تۆ دابەزاندوە تاکو ئەوەی بۆ لایەن دابەزێنراوە بۆ لای خەڵک بۆیان ڕوون بکەیەوە و بۆ خۆشیان بیر بکەنەوە چیان بۆ ڕوون بکەیەوە قورآن بۆ خۆی ڕوونە ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين طاسين تلك آيات القرآن وكتاب مبين هیچیان بۆ ڕوون بکاتەوە چۆنیەتی کارپێکردنی قورئانی بۆ ڕوون بکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی بۆ ڕوون کردوینەوە دانەنیشتۆ دابنیشێت تەفسیری نەبەوی بۆ قورئانمان هەبێ وەکوم لە کتێبی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێناسە و پێویستی و گرنگی هەروەها لە نامیلکەی قورئان و سونەت و ڕوح و جەستە تێکەڵکێشن باسم کردووە کە ئێمە التفسير النبوي للقرآن الكريم مان نییە ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ قورئان بەڵام ئێمە التطبيق النبوي للقرآن الكريم مان هەیە جێبەجێکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا ئەوەی بۆ ڕوون کردوینە ئەوەیە کە خوا دەفەرمێ نوێژ بکەن چۆن نوێژ بکەین چەند نوێژ بن هەر نوێژێ چەند ڕکات بێ چەند بەش بێ چیان تێدا بگوترێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری مسلم داهاتووە لە سونەن داهاتووە لە سیرەکەی داهاتووە نوێژی کردووە فەرموویەتی وەصەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی بەلای کەمەوە دوو جار لەسەر میبەر نوێژی کردووە لە صحیح بوخاری مسلم داهاتووە دوو جار لەسەر میبەر لە بەرچاوی هاوڵان نوێژی کردووە دوای فەرموویەتی وەکو چۆن منتان بینی نوێژم کرد ئاوا بیکەن ڕکوع ئاوا سەجدە ئاوا ڕوەستان ئاوا تەحیات ئاوا هەروەها بەنسبەت حەج و عومرەوە فەرموویەتی لتأخذوا عني مناسككم لعلي لا ألقاكم بعد عامكم هذا خوا پرسیەکانی حەجم لێ وەربگرن ڕەنگە لەم ساڵ بەدوا پێتان نەگەمەوە کە بە حەجی ماڵ ئاوایی بوو ئاماژە بەوەی کە کۆتا حەجێتی دەیکات تاکە حەج بوو یەکەم حەج بوو کۆتا حەجیش بوو بەس عومرەی کردوون و هەروەها ئەدەبی خواردن عومەری کوڕی ئەبی سەلەمە دەڵێ لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم نانم دەخوارد فكانت يدي تطيش في الصفحة دسم لقابك دجرة بدستي شاب پیغمبر عليه الصلاة والسلام فرمي يا غلام سم الله وكل بيمينك وكل مما يليك رولا ناي خوابي أنا بدستي راس بخو لبيش خوشتو بخو دست لولا مجرة ليك رصدا سي أدبي ناخوارني فير كردون هروها أدبي برغو بوشاق أدبي برو مجلس أدبي بريدار رويشتن أدبي شونا مزقود أدبي شونا بازار أدبي ناخواردن هەموو ئەدەبەکانی فێر کردوین ئەوە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ قورئان نەک پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دابنیشێ قورئان بۆ خۆی ڕوونە بۆ کەسێک شارەزای زمانی عەرەبی بێ ڕوونە بەڵام ئەوەی کە پێویستی بە ڕوونکردنەوە دەکات چۆنێتی جێبەجێکردنی قورئانە کە لە دووتوی ڕێبازەکەیدا بۆی ڕوونکردوینەوە جا ئێمە بۆ ڕاجیایەکان دەگەڕێنەوە بۆ کوێ فحکمه إلى الله کە دەچینەوە خزمەت خوا قورئان دەبینین لەگەڵ ڕێبازی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەوە لە دوای ئەوە دەگەڕێنەوە بۆ هاوڵان خوالیان ڕازی بێ لە دوای هاوڵان دەگەڕێنەوە بۆ شوێنکەوتوانیان تابعین و دوای شوێنکەوتوانی شوێنکەوتوان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشترین سەدەکەی منن هەواتە هاوڵان دوای ئەوانی دوایوان تابعین دوای ئەوانی دوایوان تابعی ئەمە بۆ ڕاستێگەیشتن لە دین و بۆ چاک پابند بوون بە دینەوە بە فراوانی و بە قووری و بە گشتگیری دوایش دەگەڕێنە بۆ زانایانی ئیسلام بە گشتی کاکە من لە مێش ساڵە ئەم کتێبەم نووسیوە زانانی ئیسلام چیان چۆنە تا ئێستا 3000 چاپ بۆ تۆ بە کوردی بە عەرەبیش 3000 چاپ بۆ تۆ بە فارسیش تەرجەمە کراوە دیارە زۆر لە مامەستایان ڕەنگە بە نەزەریان گەیبێ کاکە محەممەد من هەروەکو ینی پێشاندانی بەڵگەیەکی کردەیی کە من ئاوا دەبێ بگەڕێنەوە بۆ زانایە تەنیا بگەڕێنەوە بۆ زانایانی سۆفی مەشرب تەنیا ئەوانەی مەسەلەن خەریکی علمی کەلام بوون تەنیا ئەوانی خەریکی فقه بوون تەنیا ئەوانی خەریکی مێژوو بوون نا دەگەڕێنەوە بۆ زانایانی ئیسلام وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئین العولەماء وەرەثەة الأنبیاء زانایان میراتگەرانی پێغەمبەرانن کام زانایانە
بەگشتی فەرموویەتی زانا کەسێکە وەکو لێرەدا باسم کردووە زانان ئیسلام چێن و چۆنن باسم کردو زانا کەسێکە لە وحی خوا شارەزابێ لە قورئان شارەزابێ لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە زانایە هەڵبەتە شارەزاش نابێ لەوەگەر العلوم الآلیەی نەزانێت زانیاری ئامێریەکان نەحو و سەرف و بەلاغە و ئەوان جا من وەکو نمونەیەک بۆ زانایان 21 لە زانایانم هەڵبژاردوون تەماشا بکەم من هەر ناوەکانی بە خێرایی دەخوێنمەوە حەسەنی بەسڕایی چۆن من ێستا لە تابعینەوە هاتووم خوا لە هەموویان ڕازی بێ و خوالیان خۆش بێ عەلی کوڕی حوسەین زین العابدین عومەری کوڕی عەبدولعەزیز زەیدی کوڕی عەلی سوفیانی ثەوری ئەبوو حەنیفە دەتوانن بە هەموویان بڵێن ئیمام هەموویان پێشەوا بوون جعفەری صادق مالک شافعی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەبوو حەسەنی ئەشعەری غەزالی عەبدولقادری گەیلانی نەوەوی العز کوڕی عەبدوسەلام ئیبن تەیمیە مامۆستا سەعیدی نوڕسی شێخ حەمزەدی زەهاوی شەهید حەسەن البەنا ئەبوو العەلای مەودودی سەید قوتب ئەوە 21 هەموو جۆرەکانیان تێدان ئەمە ئەوە دەگەێنێ کە تۆ دەبێ ڕێز لە هەموو زانا و پێشەوانی ئیسلام بکری بە مەشرەبی جیاجیاوە بە قوتابخانەی جیاجیاوە بە ڕێڕەوی جیاجیاوە بۆ چونکە ئەوان هەمویان لە ئیسلامدا شارەزا بوون و هەموو ئەوانی کە من هێناو من هەموو جگە لەوەی کە شارەزا بوون کاراش بوون و ئەهلی تەقوا بوون ئەهلی تەسکیە بوون و موسڵمانان متمانیان پێکردوون و خەمخۆر بوون بۆ موسڵمانان و بە هەڵوێست بوون یەکێک لە مەرجەکانی کە من باسی هەڵوێستەکانیانم کردووە یەکێک لە مەرجەکانی زانا و پێشەوای ڕەسەنەوەی بە هەڵوێست بێت بە خەم خەڵکەوە بێ چاودێری خوا بەسەر خۆ ببینێ پەرۆشی خەڵکی بێت دژی زوڵم بێ دژی خراپە بێ لەگەڵ چاکە بێ و هەوڵدا چاکسازی و پاکسازی بکات لە کۆمەڵگادا هەموو ئەوانەی کە من بە نمونەم هێناونەوە لەو جۆرانە بوون کەواتە بۆ چارەسەری ڕاجیاییەکان یاخود بۆ ئەوە کە بزانین ئەو مەسەلەیە کە ڕاجیایی تێدایە ڕای ڕاست کامەیە یان چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین دەگەڕێن بۆ قورئان و سونەت لە دوای ئەوان بۆ هاوڵان و تابعین دوای دەگەڕن بۆ زانیان و پێشەوایان بە مەشرەبی جیاجیاوە ئەوە یەک دوو مەرجیش نییە ئەو مەسەلانەی کە زیاتر لە ڕایەک هەڵدەگرن مەرجیش نییە تێیدا بگەینە بڕیارێکی یەکلاییکەرەوە وەکو خۆی مامەڵی لەگەڵدا بکەین بۆ وێنە دایکمان عایشە خوا لێی ڕازی بێت لێی جێڕدراوەتەوە کە گوتوویەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە شەوی میعراجدا خوای پەروەردگاری نەبینیوە وەکو من لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێت گوتوویەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگاری بینیوە ئەو دوو ڕایە هەبوون هەندێک لە هاوڵان ڕایان وابوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم میعراجی کردو تەنیا ڕوحەکەی بووە هەندێک توان نەخی بە ڕوح و جەستەوە زۆربەیان توانە بە ڕوح و جەستەوە بووە یەک دیشان تەحەمل کردووە کەسیش بەوی دەکەی نەگوتووە تۆ لاڕێی هەرە من لەسەر حەقم ئەوی ڕێی تێدەچێت ئەوی ڕێی تێدەچێت با ڕایەکیان لە ڕایەکیان بەهێزتر بێت بە بۆچوونی ئێمە ڕەنگە بە بۆچوونی کەسێکیکە ئەوی دیکە بەهێزتر بێت ئیبن تەیمی ڕەحمەتی خوای بە قسەیەکی جوانی هەیە دەڵێ ئەوە کەسانی کە پێیان وایە تەنیا لە مەسەلە کردەیەکاندا ڕاجیایی هەیە لە دین حاڵی نییە لە مەسەلە عیلمیەکانیشدا ڕاجیایی هەیە نمونە دێنێتەوە بە هەڵوێستەکەی دایکمان عایشە و عەبدوڵای کوڕی عەباس هەروەها هەڵوێستەکەی ئەو فڵان لە هاوڵان و زۆربەی هاوڵان لە مەسەلەی میعراجدا هەروەها زۆشتی دیکە دەڵەوانە ڕاجیایان هەبووە لە مەسائیلی عیلمی و عەتیقادیشدا لەو شتانەی کە مەجالی تێدا هەیە لەو شتانەی کە بواری تێدا هەیە کەسێک ئەوی دەکەی بە ناموسڵمان نەزانیوە کەسێک ئەوی دەکەی بە گوناهبار نەزانیوە ئەوەی ئەدەبی ئیختیلاف لە ئیسلامدا کە تۆ بێنی ئەوەی بە خۆتی ڕەوا دەبینی بە بەرابەر کەسی ڕەوا ببینی ئەو قسەیش کە پاڵ دەدرێتە لای شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر هی ئەویش نەبێ هەر ئیمامێکی دیکە بێ زۆر جوانە دەڵێ قولي صواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب قسەی خۆم پێ ڕاستە دەشگونجی هەڵە بێ قسەی بەرامبەرەکەم پێ هەڵێ دەشگونجی ڕاست بێ ئەوە ئەدەبێکی بەرزە ئەمما بڵێ قسەی خۆم پێ ڕاستە و ناشگونجی هەڵە بێ قسەی بەرامبەرەکەم پێ هەڵێ و ناشگونجی ڕاست بێ ئەوە دەمارگیریە
أو الرقص كيف فرعون كذا ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد كبوزان ياريتان خوي فرقال باري فرعون وشما بود جرته يبقى وكو فرعون ذكا ولذا هر فرعون خراب كاك فرعون لبر صفة خرابه كان خراب لبر فرعون شي يقول ما أريكم إلا ما أرى هر أوتان في ظلم كخوم براسي دزانم وما أهديكم إلا سبيل الرشاد أو من ذا شيلهم هم الراسته بلام تماشي ملكي سبقك آفرتك شاجني سبق أيها الملأ أفتوني في أمري ما كنت قاطعة أمرا حتى تشهدون أي في يوم معقولان مجلس رايخوتان في بلنا ميز براري نادم تاكو إيوه أمدا نبن أو في حكم ديمقراطي وقرانو بو خلق القرآن ده أو بصنده أما أو فرعون مذمومة فرعون هسر جامع كيشي لهات فوتا بلام شاجني سبق خوي قومكي برو إيمان وإسلام هاتن أو تبرز كدن بخلقو قرانو بو خلق ريز لخلق قرتن سرنجام كيشان خيره قرآن باسي دكا لسورة نمل ده وهر قصي خو كردن سواري قصي خو بون وسري خو بون سرنجام كيشان خرافة كقرآن باسي دكا بله جناب ما مسألة كاتي آمده كاري بو برنامجك براي كتبيني شي جوانية بوق أو كباست كت وتي ما مستعد لكتابكاني ولو تكاني ده نمونه بمشربي جيا ومدارسي جيا زيادة هنيتوا لبابتكاني ده پێم وابی لە زانایانی ئیسلام چێن و چۆن لە پێشەچی ئەم چاپەشدا باس لەوکو لە کارەخنەیەکیان دەیگوتی ئەو چۆن دەگونجێ کە زانایەکی فلانە قوتابخانە دێنێتەوە لەگەڵ زانایەکی فلانە قوتابخانە قسە لەسەر ئەوە بەڵێ ڕاستە هەر لێرەدا نووسیمە کە لە چاپی دووەمیدا ئەڵبەتە کە یەکێک لە ڕەخنەکان لێم گیرە بگیان وەڵا کتێبیشی زۆر باشەوانە بەڵام یەک عیبی هەیە عیبەکەس چییە وەڵا ئەوەیە کە ئەو زانانەی تێکەڵ کردوون ابن تيمية لشويو أبو حامد غزالي لشويو أبو حسن أشعري لشويو نووي لشويو العز بن عبد السلام لشويو ويديك لشويو مجتمعي أو رخني اللي قرتوا أو الراسته أو كرخني اللي قرتوا كبريتي لوي زانايان همويان تيكالكي أو الراسته أديتو لتوي ببارك الريش دابروين إلا زاناني لفلان ولا تبون يا بدوايش فلان إمام كوتون حنبلين يا حنفين يا شافعين يا جعفرين ياخذ زيدين يا إباضين ياخذ ظاهرين دەبێت تۆ ڕێز لە زانایانی ئیسلام بگری وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خۆی پەروەردگار بەگشتی باسی کردوون ئینەما یەخشە الله من عیبادی العولەما بەگشتی هاتووە هەروەها خۆی پەروەردگار دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات أوتوا العلم وأنا زانياريان بيدراوا نيفرموا صوفي مشرب ناوي لخونا وسلفي ناوي لخونا ومذهبي ناوي لخونا وشينا هموي بويا من اللي إذا قلتوما كأويك من كردوم أول راسته أبي دي كده مارجيري بيدا ذكا يستاهي واهي ورزانه تنيا فلان زانايا الإسلام حالي بوك يعني تنيا أم كمال زانايا الإسلام حالي بون بزنا من كتابة كان ابن تيمية رحمة الله عليه لما قرشون هم خيندونه هي ابن القيم هم خيندونه هي العز بن عبد السلام مثلا كتب لان هي أبو حامد غزالي ما قرشون هم كانوا خيندون هي نووي هي هم زاناني هي هاو شرح ما قرشون يعني لدرسنا قطارنا بون لأنجامي أودا كتو زور دخويني وشارزاي زانيان زور دبي هي مثلا ولي الله الدهلوي هي سيد أحمد السرهندي هي مثلا سعيد نورسيم هم كتابة كانوا خيندوتو دبرجان شندا هي مثلا محمد سعيد رمضان بوطي هي مثلا شيء هي شيء لأنجامي أودا أتو بوشونة فراوان دبي ببارك الرئيس ده ناروي وابزين دين هرويه يا بنعمل كيك نزاناك نعمل كيش نسيوه وابزين شون نوش دكي وزاني هرت نوشكن هرويه نا أجر أوايت يجيشتوا زانايش كذا لنا خير أوا أبيدي كذا لا ولا ورد كاريا كان ده بويا من آموزگاری هر برا خوشگیش مسلمان دکم که دیوی لدردی دمار جیرید داخراوی خوپسندی پارێزراو بێ با بەگشتی بەرهەمی زانایان بخوێنێتەوە بەڵام با تەرازوەکەی قورئان و سونەت بێ هەروەها عەقڵی سەلیم عەقڵێکی کراوە بە عەقڵێکی سەلیم و کراوە تەماشا قورئان و سونەتکە نەک بە عەقڵی داخراو دۆگما و تەماشای زانایانیش بکا بەگشتی و بەرهەمی هەمووشیان بە قورئان و سونەت هەڵسەنجێنێ چونکە زانایان بنچینەیەکیان دانا و زۆر جوانە ئەقوال العولەماء يستدل لها ولا يستدل بها قسەی زانایان بەڵگەی لەسەر دەهێنرێتەوە بە بەڵگە ناهێنرێتەوە
هي هي 2 ساعات قسەکە بەس دەڵێ فلان کەس وای گوت فلان کەس وای گوت با بە 2 ئاەت و حەدیثم بۆ بێنەوە قوربان یان ئەو زانانێکەوەی گوت و بەڵگەی چییە؟ خۆ قسەی زانان بەڵگە نییە بە بەڵگە ناهێنرێتەوە بەڵگەی لەسەر دەهێنرێتەوە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەبێ ڕای وایە بەڵگەی چییە؟ شافعی ڕەحمەتی خوای لەبێ بەڵگەی چییە؟ فلان ئیمامە وای گوت و بەڵگەی چییە زەحمەت نەبێ خۆ قسەکەی حوجەت نییە بەتەنیا جگە لە قسەی خوا سبحانه وتعالى وپێهی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئیش خوای پروردگار ئەو هەموو تەکیدی کردووە ئەطیعوا الله وأطیعوا الرسول قسەی کەسی دیکە بەڵگە نییە لە دینداریدا هەمووی دەوێت بەڵگەی لەسەر بهێنرێتەوە. بەڵێ لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرم و درێژە بە ئەڵقەی 18 لە بەرنامەی ڕۆشنایی دەدەم. بەڕێزان و خۆشەویستان ناوڕێکی کورت و بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەردەوام دەبم لە ئەڵقەی 18 لە بەرنامەی ڕۆشنایی. مامۆستا گیان دەگەمە بابەتی بەڕاستی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ڕاجایی و خوڕەوش نواندن کە ئەدەب الئیختیلافە بەر لەوە من لە ئامادەکاری بەرنامەکە لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەڕۆشنایی قورئان و سوننەتدا لە چەند شوێن باسی ئەم بابەتت کردیە. بۆ نمونە گوێگرتن بۆ وتەی هەر کەسێک و شوێن کەوتنی باشترینی کە دیارە ئەمە تەفاسیری هەیە وەرەوە تەنها قسەی باش لەگەڵ خەڵککردن و هەڵبژاردننی باشترین شێوازی دەربڕین و گفتوگۆی هێمنانە و شەڕە قسەکردن بە چاکترین شێوە. جا لێرە دەپرسم چۆن ڕای جیاواز دەرببڕین؟ ئایا وەک ئەوەی باسم کرد هەر کەس لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخود لە شوێنی خۆی یان لە مەجلیسێک ڕا دەرببڕێ و فتوا بدا و بڵاوی کاتەوە ئەم ئەدەبە چۆنە؟ وڵی کاک محەممەد من پێم وایە پێش هەموو شتێک هەر کەسێ باسی ئیسلام بکە بەڕاستی دەبێ بەجددی تەماشا خۆی بکە لەکوێ ئیسلامە چ لە ڕووی تێگەیشتنەوە قوڵ تێگەیشتن لە قورئان و سوننەت چ لە ڕووی پراکتیزە و جێبەجێکردنەوە چ لە ڕووی ڕەوشت و ئەدەب و ئاکارەوە چ لە ڕووی دڵسۆزی نواندن و دڵسافی و ساغیەوە دەبێت تەماشا بکە لەکوێ ئیسلامە. بەڕاستی هەموو کەس شایستی ئەوە نیە باسی ئیسلام بکە بەداخەوە ئێستا ئیسلام بەدە زۆر کەسەوە گرفتار بووە باسی ئیسلام دەکا و فەخر فرۆشی دەکاتوانە بەڵام کەری وردەبێ و شتێکی وای لە واراندا نیە شتێکی وای پێ نییە نە لە ڕووی عیلمی و شتێکی وای پێ نە لە ڕووی ئیمانیەوە نە لە ڕووی سلوکی و ڕەوشتیەوە و ئەگە بێت و شارەزاشی بی و کونیەی بخوێنیەوە ڕەنگە چەندان نیشانی پرسیاری لەسەر بێ گوێ لێ ژیانی من لە خۆ قسە ناکەم هەر کەسێکت بینی زمانی بەرامبەر بە زانایان تیژ بوو هەر کەسێکت بینی زۆر خۆپەسەند بوو زۆر خۆی بە چاک دادەنا نیشانی پرسیاری گەورەی بخەسەرێ ئینسانی ئیماندار و ئینسانی بۆ خوا سوڵحاو خۆپەسەند نییە. لە قورئاندا خوای پەروەردگار چەند جار باسی ئەوە کردووە کە ئەوانە چوونە دۆزەخ فبئس مثوى المتكبرين الذين استكبروا المستكبرين خۆ بەزلگری خۆپەسەندی خۆ پێچاکبوون زۆر خراپە. ئەوە یەک ینی یەکەمین ئەدەبی بەرز ئەوەیە کە ئینسان پێشەوەی باسی ئیسلام کە ئیسلام لە خۆی دەبێنێتە دی باسی شەو نوێژ دەکەی دەبێت شەو نوێژ دەبێ باسی ڕۆژی سونەت دەکەی دەبێ هەتبێ باسی ذیکر و ویر دەکەی دەبێ هەتبێ باسی ئیخلاص دەکەی دەبێ مخلیص و دڵسۆز بی باسی ڕەحم و ئینساف دەکەی دەبێ هەبی باسی ڕەوشی جوان دەکەی دەبێ وابی باسی خاکی بوون دەکەی دەبێ خاکی بی نەخۆ بەزلگر بی خۆپەسەند بی باسی خاکی بوون بکەی هەموو کەس زانێت درۆ دەکەی حاشای تۆ. جا ئەوە یەک دوو مسلمان دەبێ ئەو کەسە کە باسی ئیسلام دەکات جەنابەت باسی ئەوەت کرد و بە تایبەتی دەچێتە نێو باس و خواسی ڕاجایی ئەو بابەت ئەو ڕای هەڵدەگرێت ئەوە شەڵدەگرێت ئەوانە دەبێ بە ئینساف بێ بە ئینساف ئەگەر تەماشای زانانی خۆمان بکەین. دەڵێ ئەبوو حەنیفە و مالیک ڕەحمەتی خۆیان لێبێ دانیشتن ڕۆژێک لە شوێنێک ماوەیەک دوو بە دوو کتیان دوو بە دوو دادەنیشین
من لە ژیانی ئیمام مالیکدا خوێندومەتەوە. دەڵێ مالیک هاتە دەرێ لە ژوورەکەی لیان پرسی ئەبوو حەنیفە چۆن بوو؟ گوتی لەقەد ئەتعەبەنی، عراقی دەسڕی مالیک، گوتی ئەتعەبەنی العراقی، ئەو زانا عراقی ماندووی کردم. ئەبوو حەنیفەش هاتە دەرێ لیان پرسی مالیک چۆن بوو؟ گوتی مالیک بەبێ بەڵگە قسە ناکە. ئەو ئەدەبی بەرزە. لەیث یەکێکە لە زانایان نامەیەک دەنێرە بۆ یەکێکی دیکە لە زانایان، هندێک ڕای جیاوازی هەیە، چەند بە ئەدەب و چەند بە جوانی. من لە نامیلکەیەکدا بە ناوی ڕاجیایی و ڕەوشتەکانی ڕاجیایی و نامیلکەیە کە دوای خسوومەتە نێو مەوسوعی بەرەو باشن تێگەیشت پێگەیشتنیش باسم کردووە کە ئیبن حەزم زانایشی چەند تند بووە، بەڵام چەند بە حرمەت و ڕێزەوە باس دەکات. هەروەها ئیبن تەیمیە چەند بە حرمەت و ڕێزەوە باسی زانایان دەکات. یەکێک بە ئیبن حەزم دەڵێ ئەتۆ چۆن ئاوا نوێژ دەکەی یان ئاوا لە پشت کەسێکی مالیکی مەزە بۆ نوێژ دەکەی کە ئەو ڕای وایە و پێشوانی ڕای تۆیە. دەڵێ ئەتۆ دەتەوێت لە دوای کەسێکی مالیکی مەزە بۆ نوێژ نەکەم، ئەتۆ دەزانی مالک چیە بووە؟ چ شایەک بوو لە عیلمدا؟ پیا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی لێی جێڕدراوە، تۆ من لە کتێبەکەی خۆی دابینیوە الفتاوى الكبرى، دەڵێ نوێژی کردووە ئیبن تەیمیە حەنبەلی مەزەب بووە بەگشتی، هەچەند ڕای سەربەخۆشی هەبوون ڕەحمەتی خوای لێبێ. نوێژی کردووە لە شوێنێک هەندێک دەڵێن لە مزگەوتی ئاعظەمیە ئیمام ئاعظەم لە بەغدا، و هەندیا خۆ لە شوێنێ بوو کە حەنەفی مەزەبەکانی لێبوون یا شافعی مەزەبەکانی لێبوون یا ئەوانە، ئەو پێی وابووە کە نابێ قونوت لە نوێژدا بخوێندرێت، چونکە مالیک و شافعی دەڵێن قونوت لە نوێژی باریدا دەخوێندرێت، بەڵام دەڵێ خوێندوویەتی. دەڵێ لیان پرسی خۆ تۆ پێت وایە ئەو ڕایە مەرجوحە؟ وتی ڕاستە، بەڵام خەڵکەکە ئەدەبێ ئینسان موافقی عامە بکە، خەڵکەکە مەسەڵەن ئەوان ئەوش بەڵگەیان هەیە. جا مەبەستمەوەیە ئەوە شتێکی دیکەیە کە ئینسان وەکو چۆن بە خۆتی ڕەوا دەبینی لەسەر حەقبی بە بەرامبەرەکەشتی ڕەوا ببینێ و عەقڵ و دڵی خۆشت فراوان کەی. وەکو لە سەرەتاوە شەرگوتم بەڕاستی من بۆم دەرکەوتووە بە زۆری بەهۆی کەم عیلمی کەم حوسەلەی پەیدا دەبێت، بەهۆی کەم عیلمیەوە داخراوی دەمارگیری پەیدا دەبێت. ئینسان زانیاری زۆر بێ، دەزانێ ئاواش هەیە و ئەوەش هەیە، ئەوەش ڕاستە و ئەوەش ڕاستە. بەڵێ زەما مەستا ئەمن هەم جەنابەت کە لەو مەقامەی بە شایستە نازانم کە هەندێک وتە لێرە و لەوێ هەم بینارانیش بگۆترێ، بەڵام شتی زۆر ناڕێک وەگوتت بەرامبەر زانایان بەکاردێ، یاخود لە مینبەری پێغەمبەر وشانێک بەکاردێ کە ئینسان یعنی شەرم دەکات باسی بکە بیڵێ وەخت بڵاویش دەکرێتەوە لە نێو خەڵکیدا. جام مەبەستەکەم لێرەیە کە یەکێک ڕای جیاواز بوو لەگەڵ زانایەکی دیکە چۆن ئەم بابەتە یەکلا بکەنەوە. ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕای گشتی و بەو شێوازە قسەکە فڕێ بدرێ و بڵاو بکرێتەوە، یاخود وەک گوتت ئەمە ئاداب و شێوازی خۆی هەیە، دانیشتنی خۆی هەیە، ڕای خۆگوتن هەیە، چۆن ئەم بابەتە؟ کاک محەممەد، ئەهلی عیلم ڕازجایەکان بە بەڵگەوە دەڵێن، بەڵام ئەهلی جەهل جنێوان دەڵێن. ئەو کورتەکەیەتی ئەهلی عیلم بە بەڵگەوە قسە دەکەن، دەڵێ فڵان کەس وای گوتووە ئەو بەڵگەکەیەتی، بەڵگەکەشی دێنێ. من ئەگەر تەماشای تەفسیرەکەم بکەن کە لەم چاپی یەکەمیدا 32 بەرێک دەردەچێت و چاپی دووەمی شاڵ دەکەین و 30 بەرێک، ڕایە کە ڕام لەگەڵی نییە لە تێگەیشتنی ئاەتێکدا دەیهێنم بەڵگەکانیشی دێنم بە ئینسافەوە، ینی هەوڵ دەدەم کام بەڵگەی بەقووەتە ئەو زانایە ئەو کەسە هێناوێتەوە بۆ ڕاستکردنەوەی بەڵگە قسەکانی بیهێنم، بە ئینسافەوە بهێنم، دوایش ڕایەکەی دیکەش دێنم. وەجاری واشەیە دەوەستم دەڵێم ڕاستێکی من نازانم کامیان تەرجیح ناکەم، هیچیان زاڵ ناکەم، پێم وایە ئەوەش وایە ئەوەش وایە، بەڵکو جاری و ئاەتێک سێ چوار واتە هەڵدەگرێ. جاخۆ فراوانبوونی ئیسلام لەوەدایە کە ئاەتەکان زیاتر لە ڕایەک هەڵدەگرن، زیاتر لە تێگەیشتنێک هەڵدەگرن، فەرمایشتەکانی پێغەمبەر سەڵ نمونەم هێنایەوە، زیاتر لە تێگەیشتنێک هەڵدەگرن. یاخو جاری وا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو هەر کام لە ئیبن حەزم و ئیبن تەیمیە دەڵێن لەو نامیلکەدا کە ئاماژەم پێدا باسم کردووە، دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هێندێشتی بە جۆرا جۆر کردووە، دەستی لێرە گرتووە، لێرەش گرتووە،
لە خوار ناوچیش گرتووە جارێ با دەستیشی نەکردووە بۆ وێنە بۆ دەستگرتن بۆ تەحیات ئاواشی خوێندو ئاواشی خوێندووە بۆ ذیکرەکانی ڕکوع و سەجدە ئاواشی فەرم ئاواشی فەرم دوعاکان ئیستفتاح ئاواشی فەرم ئاواشی فەرمووە بۆی بۆ خەڵک فراوان بێ هەروەها هەر لەوە ڕابگرێت تا شتی دیکەش پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک ئەمە چەند لەوە کەس دوورە لە شوێنێک میزی کرد بە پێوە زانایان زۆر تەحلیلیان کردووە لە ساحی بوخاری مسلم داهاتووە بۆچی بە پێوە میزی کرد هەندێک دەڵێن بۆی بۆ ئومەتی جائیز بێ ئەگەر لە شوێنێک وا بوو کە نەتوانرێ بتوان بە پێوە مەسەن بیکەن لە شوێنێکی زەبەڵدانێک بۆ ئەوانە بۆی ڕێبێ بۆ ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندێشتی کردووە بۆی بۆ ئومەتی بێتە ڕێ ینی بڵێن کاکەم باش بەڵگەمان بەدەستەوە هەیە جا ئەهلی عیلم بە بەڵگە ڕاجایەکانی خۆیان دەخەنە ڕوو بەڵام ئەوەی ئەهلی عیلم نەبێ ینی بەڕاستی من هەندێک لەوانە بە ئەهلی عیلم نازانم ینی چونکە ئەهلی عیلم دەبێ هەمزە بە بەڵگە قسە بکەن یەک و بە ئەدەبەوە قسە بکەن و دەی بە ڕێز و حرمەتەوە بۆ پێشینی خۆیان قسە بکەن بەدابەتی زانایانی کە وفاتیان کردووە کۆچی دواییان کردووە کوردەواری خۆمان دەڵێن ئینسان کە مرد شەیتان دەستی لێڵ دەگرێ وەنیە ڕۆی وە وبيغمبر عليه الصلاة والسلام دفرمي اذكروا محاسن موتاكم وكفوا عن مساوئهم فإنهم قد أفضوا إلى ما قدموا شاكي مردوكانتان باس كانوا واز لخرابەکانیان بێنن چونکە بۆ ئەوە چوون کە پێش خۆیان خستووە هەڵبەتە ئەوە گەر ڕاستیش بێ کە قسەیەک دەگوترێ پاشان مسلمان دەبێ زمانی پاک بێ پاک ئەتۆ گەر گریمان عیبی کەسێکیشت پێشک دێ ئەگە بۆت بگونجێ بۆی بپۆشی من ستر مسلما ستره الله ئەمما ئەوەی کە زمانی لە خەڵک دەکاتە نشتەر لە زیندوو مردووان و بە کەیفی خۆی مەسەن تۆمەت دەبەخشێتەوە با بترسێ لەوە کە خوا فەسحی کە و ناشیرنیکە ئەزمموی خۆم بۆ دەرکەوتووە زۆر کەس لەوانەی کە دەیانوی خەڵک ناشیرین کەن دوایی ناشیرین دەبن وەکو لە شوێنەواری داهاتووە هەر کەسێ بە دوای ئەوە دابگەڕێکە ئابڕووی خەڵک بەرێ خەڵک ناشیرین کە خوای پەروەردگار لە نێوماڵی خۆیدا ناشیرینی دەکا بۆیە بە ئەدەب و حورمەتی زۆرەوە و بە ڕێز و تەقدیر و ویقارەوە و پاشان بە ئینسافیشەوە یعنی تۆ دەتوانانی بڵێ فلان زانایە لەو شتە دەنەی پێکاوە چم مشکلە نییە بەڵام خۆکەنەی پێکەوە نابێ زەڕی بەسەردا بێنی لێوەدانەی پێکاوە بەڵام سەد شتی دیکەی هەیە زۆر چاکە جا ئەگەر ئەبوو حەنیفەیە ئەگەر حەسەنی بەسریە ئەگەر مالیکە ئەگەر عومەری کوڕ عەبدولعەزیزە ئەگەر چێ ئەگەر چی هەر کەسێکی هەیە ڕێز و حورمەتمان بۆ چاکەکانیان هەیە ماڵی قەڵبیش سەر بە خاوەنێتی وەکو ئیمام مالیک ڕەحمەتی خوای لەوێ لای قەبری پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسابوو گوتی كل يؤخذ منه ويرد عليه إلا صاحب هذا القبر هەموو کەس قسەشی لێ وەردەگیرێ ئەگەر بەڵگەی هەبێ بەسەریشێدا دەدرێتەوە ئەگە بەڵگەی نەبێ جگە لە خاوەنی ئەم گۆڕە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کەواتە زانایان خۆ پارێزراو نین تەنیا پێغەمبەران پارێزراون بەڵام زانایان دەبێ ئێمە خۆمان بپارێزین لەوەی بێڕێزیان بەرامبەر بنوێن جا چ زیندوو برد چ مردوو برد بەڵێ مامۆستا گیان گرفتێکی دیکە کاتێک لایەکی دیکە ڕەفز دەکاتەوە دێ گۆمڕای دەکە باسیتەوە دەکە کەلا دەرە دەینێری بە کۆمەڵ خەڵک دەنێری بۆ جەهەنەم یعنی ئەوە لە شوێی ئەدەب و ڕەوشت و وەک باس کرد ئەو پێغەمبەرە کە ڕەحمەتە لە شوێدا ئامەجێ دەبێتەوە وڵا بێگومان جێی نابێتەوە ئەوە هەر لە مەتنی عەقیدەی تەحاویدا هاتووە بە جەعفەری تەحاوی دەڵێ ولا ننزل أحدا منهم جنة ولا نارا ئێمە هیچ کام لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە نێو بەهەشت یا لە نێو ئاگری دۆزەخدا دانابەزێنین خۆی من عەقڵیاتمان دانناوە فڵان کەس دەشتە بەهەشت و فڵان کەس دەشتە جەهەنەم تو وەچیتی خوای جێی نابێتەوە لە ڕاستیدا وە ینی ماڵی قەڵب و سەر بە خاوەنیەتی و ئەو پێچەوانەی عادەتی پێشینی چاک و زانایانی معتەبەر و پێشەوایان و زانایان بووە کە وەکو گوتم هەمیشە خۆ بەکەم گر بوون و ڕێز و حورمەتیان بۆ خەڵکە بوو زمانی خۆیان پاراستووە و من لە ئەو بەرنامەی کە ڕەمەزانی ڕابرد پێشکەشم کرد بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان موسڵمانان لە ئەڵقەیەکیاندا باسی ئەوم کرد و مەسەلەی بە کافردانان و بە لاڕێدانان و بەچیدانان
کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر هۆشداری گەورەی پێداوین. من قال لصاحبه أنت كافر فقد باء بها أحدهما. هەر کەسێ بە هاوڵەکەی خۆی گوت تۆ بێ بڕوای یەکێکیان لەو دوانە گوناحەکەی هەڵگرتووە، نەگەیەکێکیان کافر بووە، یعنی گوناحی بە کافردانانەکەی هەڵگرتووە. ئەوە گەر بێ بڕوا بێ ئەوە دیارە و کەوتۆتە سەری، ئەگە بێ بڕوانە بێ دەکەوێتەوە سەر خۆی. جا بەنسبەت بە بێ بڕوادانان و بە فاسق و لاڕێدانان و بە ئەهلی بدعەتدانان و بە هەموو ئەو شتانە، یعنی پێشینی چاکی ئێمە زمانیان پاک بووە و دەرونیشیان پاک بووە و ڕەوشتیشان بەرز و جوان بووە. پاشان تۆ ئەگەر ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر تۆ کەسێک کوفر و شیرکێکی لێبینی بەڵام بۆت نییە بڵێ کافر و مشریکە، ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ وا لە مەجموع فتاواکەیدا لە منهاج السنة النبويەدا دەڵێ قد يكون قول الرجل أو فعله كفرا أو شركا ولا يكون هو كافرا أو مشركا. زاری قسەی مرۆڤ یا کردەوەکەی کوفر و شیرکە بەڵام خۆی کافر و مشریک نییە. بۆ چەسپاندنی حکمی کوفر و شیری بەسەر خەڵکدا پێویستیمان بەو بنچینەیە هەیە ثبوت الشروط وانتفاء الموانع، چەسپانی مەرجەکان لاچوونی پەرچەکان. دەبێت 6-7 مەرج بێنەدی 3-4 پەرچ و مانع دەبێت لا بچن. ئەمجا چێژ ئەو بۆی هەیە ئەوە کەسێکە ئەهلی فتوا بێ، ئەهلی عیلم بێ، مسلمانان یاعتیباری پێ بکەن، نەگەر بە هەندێک گەنج و هەرزەکار و خەڵکی بەعاتیفە لە دەوری خۆی کۆکرد بێتەوە ئەنجا خۆی لەسەرکردن بەوە هیچ نییەوە، هیچ نییە. مامۆستا لە پەرتووشی ئیسلام و دەوڵەتداریش لە بەرجی دووەم لە باسی ئازادی بیر و ڕادەربڕین زۆر بە جوانی ئەم بابەتی کە بیر و ڕادەربڕین بەر لەوەی ماوێ ئەرکەوت باس کردووە. لە کۆتاکۆتای بەرنامەکە نزیک دەمەوە پرسیارم کە ڕەنگە خەڵکیش چاوەڕێ بێ لە دەمی جەنابەت ببیستێ چۆن چارەسەری ئەم بابەتە بکە، بابای مسلمان چۆن هەڵسوکەوت بکە، چی بکە کە زۆر جار ئەمە ئاشتی کۆمەڵایەتیش دەکەوێتە مەترسی کە پێکدادانی چەند سینی. وەڵاهی کاک محەممەد بەوە چارەسەر دەبێ زیاتر لە بگەڕێنەوە لە قورئان و سونەت تێبگەین. یعنی خۆی پروردگار دەفەرمێ فەبەشر عیبادی الذین یستەمیعون القول فیتبعون احسنه. مژدە بدە بۆ بەندانم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن، دوای شوێن باشترین یەکەون، گوێ بۆ هەموو قسەیەک بگرە، بەڵام دوای گوڵبژێری بکە کامیان لە هەمووی چاکترە. هەروەها خوا دەفەرمێ وەقولوا للناس حسنا، قسەی باش بۆ خەڵکی بکەن، وأحسنوا بەکردەوە چاکە بکەن، إن الله يحب المحسنين، خوا چاکەکارانی خۆش دەوێن. ئەمجا تۆ تەماشا بکە لە سوورەتی سەبەدا خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم دەفەرمێ قل من يرزقكم من السماوات والأرض قل الله وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون. دەفەرمێ بڵێ چێ بژیوتان دەدا لە ئاسمانەکان و زەوی بڵێ خوا، دوایی بفەرموو وإنا أو إياكم ئێمەیان ئێوە لەسەر ڕێنماین یاخود لە گومڕایکی ئاشکراداین. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیزانیوە کە لەسەر ڕێی ڕاستە با، بەڵام بۆ دواندنی وان دەبێ بڵێ کاکە ئەگەری هەیە فەرموون با لێ بکەون داخوا کاممان لەسەر ڕێی ڕاستین. بە تاکید ئەمن دەڵێم تەنیا خوا بپەرستین و ئێوە دەڵێن بتو سەنەم بپەرستین وێ ڕای خوا، هیچێکمان لەسەر حەقێک لەسەر ناحەبزان با لێ بکۆڕینەوە، دەبێ بواری پێ بدەی. دوایی دەفەرمێ قل لا تسألون عما أجرمنا، بڵێ ئێوە لەبارەی تاوانەکانی ئێمە لێتان ناپرسرێتەوە ولا نسأل عما تعملون، ئەمەش لەبارەی کردەوەکانی ئێوە هی خۆی بە جەریمە ناو دەبا، هی ئەوان بەکردەوە. لەگەڵ مشریکاندا دەبێ ئاوا قسە بکەیت. بۆیە من هۆکارە سەرچەکەی دەگەڕم بۆ نەشارەزایی لە قورئان و سونەت. یەک دوو بۆ تەسکیەی نەفس نەبوون. کاکە بەداخەوە هێندێک کەس وەرەزانی مسلمانەتیەوە هێندە ئاەتان لەبەر کە هێندە حەدیث لەبەر کاو ئەوانە و قسەی زل بکە، چاوەکەم دابنیشە لە ماڵە دابنیشە تۆزێ تەسکیەی نەفسی خۆت بکە، لە خۆت ورد بەوە، نیەتەکەت هاندەرەکەت چییە؟ خوا بەسەر خۆتەوە ببینە، حەقی مسلمانان ببینە بەسەر خۆتەوە. بزانە تۆ دەتوێت چی بکەیت، چۆن بکەیت، چ شتێک دەتجوڵێنێ، هەوای نەفس و ئارەزوویە یاخود دڵسۆزیە بۆ خەڵک، دڵسۆزی بۆ خەڵکەوەی قسە بە مردووی زیندوان بڵێ، دڵسۆزی بۆ خەڵکەوەی خۆت پێ زۆر گەورە و زل بێت و خەڵکە زۆر پێەوە بێ، خۆت پێ ئیماندار و خەڵکت پێ کافر بێ، نادەبێت تۆ ورد بیەوە، دەبێت تەماشا خۆت بکەی و تەسکیەی نەفسی خۆت بکەی، خۆت پاک و چاک بکەی، دوای ئەوەی کە خۆت پڕ عیلم و شارەزایی کردووە، و دواییش
بإنصافه يعني قصبكي كاك والله من أورايا وكو شافعي رحمتي خايلة بقوتويتي أورايا من بيم هلايا بده قنزي راس به أوراي برابر بي هلا قنزي راس به أوراي خوم بي راسه بس ده قنزي هلا به أو بوارده هلا تبو ديالو قوتويش بلا مويدي كم منطقي فرعونية قصي من راسته وناس قنزي هلا به زهر فرعون يقولوا پیغمبران عليهم الصلاة والسلام پیغمبران كلا سر بينبون خوا وحي بو ناردون كسي أوا خلشان دواندو وديالوج بو تويج ورن كاك باو بكين خلق پیغمبرانی تومدبار کردووە وەکو زۆر جارە من ئەوەم هێناوەتەوە گەلی عاد بەهود دەڵێن عليه الصلاة والسلام إنا لنراك في سفاهة وإنا لنظنك من الكاذبين ئێمە دەبینین تۆ لە نەفامیدا نقم بووی و ئێمە دەبین تۆ لە درۆزنانی چی دەڵێ قال يا قومي ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين أما أدبا أي قومكم أي خلقكم من شيءكم لخوتان هيج نفامي لمن دانية نالي ونفاما هيج نفامي لمن دانية وأنا لكم ناصح أمين ما يا قومي ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين نيردراهم لام پروردگار جهانيانوا وبلغكم رسالات ربي بيا مكاني پروردگارم تام بيدا گينم وأنا لكم ناصح أمين من دلسوزي أمين دارم بو إيوه دبي ما دلسوز بين بو الخلق أمين دار بين زمان باق بين درون باق بين روج برز بين أنا خلص اللي ورد زنيو تومات بخشينوا ومن بس دشيلان بصراحة ديلا زورم بينيون لو زور كساني ك زيندون مردوله زمان يا سلامة نابن داي بس ناشيرين بونو مفتضح بون يعني بموتو باشر أو بيشوا إماماني إيما لسدمي خوان دا خلق نبو بيان بغزينه خلق نبو دجات يامكا خلق نبو مثلا أو بكباب كو أوان لشوين كس نازاني والله أوان ماونو كنت شيع ماونو أبو حنيفة رحمة الله عليه ابن تيمية ومالك وشافعي وأحمد وجعفر صادق وزيد وحسن بصري وهم إمام كان ماونو كنت شيع ماونو نياري كان ناحزة كان يكوان كس نازاني لشوين يستاشر وايا ساشر واه بالتأكيد كسب جني ودانو بتومد بخشينه بقوماني خراب بخلق بردنو بخو هالكيشان نبي بهيج بتزكي نفس ببو خوا صلحان بعلم زانياري بدل صوزين واندن بو خلق بهالويس هبون براسي وساغي وكل نام نشانك تبا كمان نصوبان الراس وساغي براسي وساغي دقيقة أنجا بله بهیوام زۆر پرسیارێکم کردێ کە وەڵامی ڕۆژگاری ئێستا لای جەنابەت دراوێتەوە زۆر سوپاس دەکەم جەنابی مامۆستا عەلی باپیر زانەوە بیرمە سوپاس دەکەین کە جەنابیشت و هاوکارانیشت کاک محەممەد گیان سەلامەت بی زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه